دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشین دەکەین هەموو ساڵێ پێداویستیمان بۆ دێدا دەکەن و جلوبەرگ و شیرینی و سوپاسی ئەوانەش دەکەین کە لە دەرەوەی وڵات پارە دەنێرنەوە ئێمە و هەموو ساڵێ ئەمە دووبارە دەبێتەوە بۆ ئێمە. سپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە ئەتوانن هەموو ساڵێک لە جەژنانە دابینیمان بۆ بکەن و پارە موچەوشترشمان بدەنێ. سپاسی خێرخوازان دەکەین. ئێمە وەکو نووسینگەی چەمشەماڵ دەستگای خێرخوازی بەخشین هەڵساین بە دابیرکردنی جلوبەرگی هەفتە مناڵی نازدار مناڵانی بێباوک لەگەڵ موچەی مانگی سێە کە تێچووی جلوبەرگەکان و موچەکە ئەکاتە 10 ملیۆن دینار. سوپاسی خۆی گەوراکەین کە خەڵکانێکی دەوڵەمەند و خواپێدا و کە متمانەیەکیان بە ئێمە هەیە لە دەرەوەی وڵات و لە ناوی وڵات کە هاوکارمانن بۆ پرۆژەکانمان و سوپاسی خۆی گەوراکەین کە ئێمە عادەتێکین ئالیاتێکین توانیمانە دڵی ئەم مناڵە بێباوکانە لەم جێژنەیە خۆشکەین بە دابینکردنی جلوبەرگ و موچە بۆیان و سوپاسی هەموو کەساناکەین کە دەستباری ئەم پرۆژەن لەگەڵ ئێمە وەکو ئێمە بەشدارە بن لە پرۆژەکە بە ئیزنی خۆی گەورە. درێژەی کار و چالێکەکانمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەم ڕۆژ وەکو هەنگاوی سێم هەڵساین بە دابینکردنی جلوبەرگ و هەروەها پێداویستەکانی جەژن بۆ ئەو نادارانی کە لە ئێمە موچەی مانگانە وەرەگرن. خۆتان نەزانن لە مانگی ڕەمەزانە دەستگای خێرخوازی بەخشین و هەروەها نووسینگە جیاوازەکان کۆمەڵێک پرۆژەی جۆر بە جۆر ڕائگەیەنن لەوانە هاوکاریکردنی خەڵک و هەروەها دابینکردنی سەبەتەی خۆراک و هەروەها دابینکردنی جلوبەرگ و پێداویستەکانی جەژن بۆ نادارن. دیارە ئەمڕۆ ئێمەش ئەم نادارانەی کە لە ئێمە ژمارەیان هەفتە منداڵە کە لە ئێمە موچەی مانگانە وەرەگرن ئەمڕۆ ئێمە توانیمان هەم موچەی مانگانیان بۆ دابین بکەین و هەم پێداویستەکانی جەژنیان بۆ دابین بکەین. لێرە بەڕاستی زۆر سوپاسی خێرخوازان و خۆپێداوانی سنوورەکە چ لە ناخۆ چ لە دەرەوە ئەکەین کە هەمیشە هاوکار و پاڵپشتمانن بۆی کەوا پرۆژە خێرەکانی ئێمە بەردەوام بێت.